دکتۆرمان زاهیر کە بە ڕێزان پسپۆری تەندروستی دەرونین با فەرمێکە لە ستۆدیۆ فەرمو دکتۆر. بەخێر بێ بانی باش زۆر بەخێر بێ سەرچاوەکان زۆر بەخێر بێ فەرمو. بەخێر بێ دکتۆر بەهاری باش سپاس بۆ ئامادەبوونە. بابەتێکی گرنگمان هەیە یعنی ئەمە پەیوەستە بە هەموو تاکەکانمانەوە. نائارامی لەناو ئێمە بەردەوام ئێمە سروشتی مرۆڤ وایە کابێ خۆشی ببینێ ناخۆشی ببینێ ئەیتر بە ئاستەنگانەیە تێپەڕ بێ بۆی کە بتوانێت ژیانێکی ئاسایی هەبێ بەڵام نائارامی نەبێتە گرفتێک لە ژیانمانە چۆن بتوانین ئێمە خۆمان لە نائارامی ڕزگارکەین. سپاس بۆ دەرفەتەکەتان سپاس بۆ تۆش سپاس بۆ بینەرانی کورسات. بەڕاستیە گەرێمە مانەوێت لەسەر نائارامی قسە بکەین پێویستە بگەڕێنەوە بزانین پێناسەیەکی نائارامی بکەین. ئەو حاڵەتە گرژیە کە مرۆڤ هەست ئەکا بە فشار هەستەکە بە بێتوانایی بە تێکچوونی میزاج واتە تەسیرات ئەکاتە سەر لایەنی عەقلی و جسمی و هەڵچوونیمان. ئەمە بە شێوەیەکی گشتیە واتە مرۆڤ ئیستیقراری نییە جێگیری نییە ئاسوودە نییە لە ڕووی هەڵچوونی عەقلی جسمیەوە. بەڵێ جا دکتۆر ئێستا ئێمە زۆربەی زۆر لە ئێمە بە درێژای ڕۆژلانێ تووشی ئەوە بین هەواڵێکی ناخۆش دۆخێکی نەخوازرا و نائاراممان بکە بەڵام لە کایێکە هەیە کە لە ڕووی دەرووناسیەوە ئەم نائارامیە وەکو کێشەیەک سەیرەکرێت. لە ڕاستیە ئێستا کێشەیەکی گەورەیە نائارامی چووە مەگەر تەماشای خەڵککەین یعنی تۆ ئەگەر ڕاپرسیەک بەناو خەڵکا بکەی سەیرەکەی خەڵکەی ڕەنگە کێشەی مادی نەبێ کێشەی کۆمەڵایەتی نەبێ هیچ مشکلێکی نەبێ بەڵام نائارامە چێژ وەرناگرێت تام و چێژ لە ژیان وەرناگرێت. لە ڕاستیە ئەتوانین بڵێن کۆمەڵە سەبەبی ڕئیسی هەن کە دەورێکی زۆران هەیە لە نائارامی لای تاکەکان یعنی ئەتوانین بەشێک لەو سەبەبانە بکەین سەبەبی خارجین ئەو ژینگەی کە ئێمە تیا دەژین ئایا ئەو ژینگەیە چەند لەبارە بۆ ئەوەی کە تاکەکان تاکێکی ئارام و دەرندروست بن. هەروەها مەسەلەن خۆتەزانی ئێستا میدیا بەڕاستی میدیاش ئەگەر گلێ بکەین لێرەوە لە میدیاکان شەڕێک هەیە مەسەلەن لە فەڵەستین لێرە تەماشاکەی تەواوی سۆشیال میدیا تەنراوە بۆی کە ڤیدۆ و شتێک بڵاو ئەکرێتەوە کە بەڕاستی گونجاو نییە زۆر جار ئەمانە تەسیرات دەتوانم بڵێم لە باری دەرونی ئێمە دروستەکەن. هەروەها مەسەلەن فاکتەری ترمان هەیە فاکتەری وەکو باسمان کرد ژینگەی خێزانی قەیرانی ئابووری هەموو ئەمانە ئەتوانین بڵین دەوێکی ڕئیسیان هەیە لەوەی کە ئێمە تاکەکان نائارام بن. زۆر باشە دکتۆر زۆر کات بەر ئەماناکەین زۆر کەسمان هەیە هەمووشمان تووشی ئەم بەرکەوت نابین ینی کاڵێ ئەمڕۆ هیچ باش نیم زۆر نائارامم زۆر قسەم لەگەڵ مەکەن. ئێمە وەکو بەرامبەری ئەو کەسە پێویستە چی لەگەڵا بکەین بێدەنگ بین یاخود بڕێن بزانین چیە کێشەکەی یاخود بۆ ماوەیەک وازی لێبێنین یاخود ئەو کەسە ئەیوێت هیچ شتێکی لەگەڵ نەڵێ چووکە لە بەروی کێشەیەکی دەرونی هەیە. ڕاستە ئێمە زۆر جار تاکەکان تەبعاً ئەتوانم بڵێم بەشێکی تری لە نائارامیەکانمان ئەگەرێتەوە بۆ سەبەبی داخلی خۆمان ڕەنگە ئەو نیگەرانیان نەبێت کە لای خۆمان دروستە بن ڕەنگە بەهۆی ئەوەی کە کەسەکە خەلەقە ڕەنگە بەهۆی ئەوەی کە کەسەکە ڕەشبینە. ئەمە هەندێک جار فعلەن وا ئەکات تاکەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە تااقەتی نییە تێکەڵی خەڵک بێ لە ڕووی تام و چێژ نابینێ لە شتەکان ئەمە وا ئەکات کە ئەم تاکە هەندێک جار دائەبڕێت یعنی تااقەتی نییە حەزەکان لە ماڵەوە بمێنێتەوە ڕەنگە بەهۆی ئەو تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ هەیە مەشغوڵی مۆبایلەکەی بێت زیاتر. ئەمەش خۆتەزانی تۆ ئەو هەموو هەواڵە ناخۆشەش کە لە سۆشیال میدیاکان ئایبینین و باسم کرد پێشتەیش تەسیراتی هەیە لە باری دەرونیمان چکە مرۆڤ بە لەحزات ئەگۆڕێ یاریەکە میزاجی مرۆڤ ڕۆژانە ینی بە شتێکی ناخۆش ئێستا تۆ دەی ڕەنگە لە ماڵەوە دەی هەواڵێکی ناخۆش ببیستی تەسیرات کە لە باری دەرونیت لەبەر مرۆڤ ئەتوانم بڵێم زۆر بە خێرایی لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە ژینگەکەمانە هەن گۆڕانکاری بەسەر باری دەرونیا دێت. چکە ئێستا چۆن مامەڵە بکەین یعنی ئێستا بۆ نمونە سەحر ئێستا بارودۆخەکە لەوانەیە ئێستا بینەرەکانمان ئەگەر سی پرۆگرامەکەی ئێمە بکەین ئێمە چەندین کێشەمان هەیە بارودۆخەکە لەوانەیە
کێشەی مامۆستا بێ کێشەی خوێندکار بێ کێشەی کەمی موچە بێک ئەتوانین هەمووی کۆ بکەینەوە بۆی چکە بینەرەکان مەلاوانێ پرسەوە باسی بابەتێکەکەن کە ئێستا ئێمە ئەوانە کێشەی بۆ دروست کردوین من تاچێک لە ماڵەوە ئەچمە دەرەوە تا چەند گرنگە دکتۆر مامەڵەکانم تۆزێک لەسەر خۆ بێ تەعامولەکانم لەسەر خۆ بێ ئەچم بۆ دام و دەستگایەک ئەزانم کە ئەو کارمەندە بەڕێزەی دانیشتووە 8 کەس لەسەرەتی نائارامە تۆش زەختی لەیەکی لەوانەیە هەڵچوونێکی دەرونی ڕووبات لەوانەیە کۆمەڵی قسەی نەشیا ڕووبات ئەمە بۆ دیاردەکانی ڕۆژانە یاخو ئەچیتە شوێنێکی کە لە دوکانێک لە بازارە باری ئابووری باش دیە لەوانەیە چەند ڕۆژێکە بازارەکەەوە خراپ بێ گفتوگوۆیەکی ناخۆش دروست بێ هۆڕین لەیانی ئۆتۆمبیلێکی تەکسیە ئەم بابەتانە دیاردەی ڕۆژانن بەرمانەکەون چۆن ئێمە بتوانین تەحمل لەگەڵانەیە لە ڕاستیە ئێمە ئەوەی کە جەنابەت باست کرد بەشێکی زۆری تاکەکانمان بەداخەوە کێشیان هەیە لەگەڵ پیشەکەیان ڕەنگە ویان ئەتوانم بڵێم پیشەکەیان قرس بێ یاخود ئەتوانم بڵێم فشاری بۆیان دروست کرد بێ یان نیان توانی بێ هەڵ بکەن لەگەڵ پیشەکەیانە زۆر جار تەماشاکە ئێمە بەشێکیشی ڕەنگە بە حەزوو ئارەزوی خۆی پیشەی هەڵ نەبژار دەبێ ئەمە وای کردووە زۆر جار نائارامی دروستەکە لای تاکەکان ینی بۆ نمونە جەنابەت باست کرد کابرا دوکاندارێکە ڕەنگە بەهۆی قەیرانەکەەوە بەهۆی ئەو فشارانی کە لەسەرێتی بەهۆی فشاری ئیشەکەیەوە کە هەموو ڕۆژە دەبێ وەکو ڕۆتینێک بچێ بۆ ئیشەکەی و بێتەوە ئەگەر ئەمە نتوانێت ئیدارەی ئەم فشار و ئەم نائارامیانە بدا بەڕاستی ڕەنگە سەر بکێشێ بۆ کێشەیەکی دەرونی هیچێک لە نەخۆشی دەرونیەکان بێگومان ئێمە پێویستە مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەم با بڵین ئەم کارکترانی کە باست کردن لە بازاڕە لە شوێنەکانە پێویستە ئێمە هەمیشە کەسێک بین فلەکسەبیڵ بین واتە ڕوونەتی ئەفکارمان هەواتە جۆرێک لە نەرمایەتیمان هەبێ بتوانین بگونجین لەگەڵ ئەو چواردەوری کە هەمانە ڕاستی زۆر زۆر گرنگە ئەمە شتێکت بیرخستمەوە لە ڕاستیە ئەمە نائارامی خۆی لەوەیە دروستە بێت کە ئێمە پێش هەموو شتێ دەبێت تەبابین لەگەڵ خۆمانە پاش نەئانی چۆنەڵی ئاشت بین لەگەڵ خۆمانە ئەمە زۆر زۆر گرنگە و پاشانیش دەبێت لەگەڵ دەوروبەریش کێشەمان نەبێت لەگەڵ دەوروبەر یعنی بتوانین هەڵ بکەین بتوانین لە ڕووی مامەڵەکردنمان لەگەڵ چواردەور لە پەیوەندی کۆمەڵاتیەکانماندا هەوڵ بدەین قبوڵی ئەو با بڵێن واقع بکەین بەو شێوەی کە هەیە نەک بۆ شێوەی کە خۆمان حەزەکەین باشە جا دکتۆر ئێستا بەپێی ئەو کەیسانی کە بۆ خۆشت ڕۆژانە ئەیان بینی لا دوایە چی وا ئەکات کە ئەم بەرکەوتنە کاتیانە نا ئێستا کەسێک لەگەڵ تەکسیەکە سەرکەوتووە دۆخێک دروست بووە ئەو دۆخە کاتیە دواتر لانێ ئەگەڕێتەوە ژیانی خۆی ئەوە هەر لە یادیش بکە بەڵام ئێمە زۆر جار شتێک هەیە کە بەردەوام لە ژیانمان بێتاقەتمانەکە نائاراممانەکە لەم کاتانەدا لا دوایە کە ئەبێت چۆن مامەڵە بکرێت دکتۆر بەوەی کە ئەوەی کە لە ژیانمان بە بەردەوامی نائارامی کردوین بە مامەڵەیەکی دروست وای لێ بکەین زۆر کاریگەری قوڵێمە دروست نەکە خۆی لە ڕاستیە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ نائارامی و لەگەڵ فشارەکانە کۆمەڵی ڕێگەمان هەیە کە ئێمە دەتوانین یعنی وا بکەین کە ئەو نائارامیە کەم بکەینەوە یاخود هەر نەیهێڵین مەسەلەن یەکێک لەوانە مەسەلەن جۆگرتنە لە مۆسیقا زۆر جار من بێتاقەتم کەسێک هەیە مەسەلەن حەزەکە گوێ لە قورئان بگرێ حەزەکە گوێ لە ئەو شتێک کە خۆی پێی مرتاحە بێ یان زۆر جار تەماشاکەی تایب مانەجمنت زۆر زۆر گرنگە ینی زۆر جار ئێمە تەماشاکە چینە دەرەوە هیچ کاتێکمان ئەتوانم بڵێم شتەکانمان تەنزیم نەکردووە کات وەختەکانی خۆمان پلانمان نییە یعنی بەبێ پلان ڕۆژەکەمان هەمووی سەرف کردووە بەبێەوەی بەشێک لە ئیشە گرنگەکانی خۆمان بکەین یعنی ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە وا لە تۆکە نائارام بی بەوەی کە نتوانیوە کات وەختەکانی خۆت بە باشی ئیدارە بدەیت کاتە بەرنامێکی ڕۆژانەمان هەبێ پرۆگرام بەڵێ بێگومان خاڵێکی تر مەسەلەن چوونە ناو سروشتی سەوتۆ بۆ نمونە تەماشاکەی هەر چوونە ناو سەوزایی و ڕۆژانە مەسەل شتە ناو پارکێک شتە ناو باخچەیەک یعنی بەڕاستی ئەمە تەمەتوعێکی بەیەکەی یعنی هەست بە ئارامیەکەی تەکنیکی هەناسەدانمان هەیە زۆر جار ئینسان خۆی تەکنیکێک بەکارهێنێ بۆ خۆی تەکنیکی هەناسەدان واتە هەناسی قوڵ هەڵەمژی دوایی ماوەیەک ئەیهێڵیتەوە دوای ئەیدیتەوە ئەمە کۆمەڵە چارەسەرن و چارەسەری ترمانێ مەسەلەن یۆگا خەڵک هەیە حەزەکە یۆگا بکە بۆ نمونە بە یۆگا هەست بە مرتاحیەکە سپۆرت وەرزش جۆرەکانی هەموو جۆرەکانی وەرزش تۆ تەماشاکە زۆر جارە و کەسانی کە دەبینی مەلە ئەکەن ینی تەماشاکە لەناو ئاوە چەند دڵێکی خۆشیان هەیە چەند جەویان هەیە
هەندێک هاوارەکەن هەندێک جار ئەمانە هەمووی ئەتوانین بڵێن وا ئەکەن ئێمە با بڵێن نائارامیەکەمان کەم بێتەوە بەرەو ئارامی بڕۆین یاخود فشارەکان لەسەر خۆمان کەمەوە. زۆر باشە. زۆر جار ئێمە باسی واکەین کە چەنە خەمی خۆمانە، چەنە خەمی مناڵەکەمانە، چەنە خەمی کەسە نزیکەکەمانە بۆی کە بتوانین تەندروستێکی باشیە بێ. بەڵام هەمیشە زۆر جار وشەیەک دکتۆر من دایم حەزەکەم من پرسیارەکەم بە عیبەی ئەزانین کە بڵێن گرفتێکی دەرونیمان هەیە. چکە ئێمە گرفتە دەرونیەکان بەڕێستان لەوانەیە باشتر بتوانن جای بکەنەوە بچنە لایەنەکانی تریەوە. بەڵام ئێمە زۆر کات دەڵێ خۆ بە هەر بۆ قسەی ناو خەڵکی خۆمانەڵێ خۆشێت نیتۆ لە خۆتۆچی بۆ لای دکتۆرێک پەیوەندی بە دەرونیەوەیە کامە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتە پێشکەوتەکانە پزیشکی تایبەتی خۆت هەیە. یعنی تۆ گرفتێک دەبێت گفتوگۆی لەگەڵاکەی ڕاوێژی لەگەڵاکەی بۆی کێشەکە بۆ چارەسەرکە. یعنی چەندین کەیسمان هەیە لە نێو دادگاکانە بڕۆ ئێستا کە چۆتە ناو زیندانەوە لە چاکسازیەکانان ئێستا پەشیمانە. ئەگەر پێشینە یەکێکە بووە بەرچاوڕوونی بایە ئەم کێشەیە چارەسەرە بوو. چەندین هاوسەر کە جیابوونەتەوە ئێستا پەشیمانی هەیە لە بەروی مناڵەکەیان بۆتە تەسحیە بۆ ژیانیان. بەڵام ئەگەر کەسێکە بۆیە ڕایژیان پێ بکرێ کێشەکە وا نابوو. ئەمە یەک و دوان و سیان ببێ بە دە و بەسا کێشە کۆمەڵایەتەکان دروستەکە کەواتە چەند پێویستمان بەوەیە ئێمە ئەگەر گرفتێکمان هەبوو بە عیبەی نەزانین هەوڵ بین لە ڕێگەی پزیشکی وەکو ئێوە چارەسەری بۆ بتۆزینەوە. شتی وردە شتی گەورە دروستەکات. ڕاستە دەست خۆش بێ وڵای پرسیارێکی زۆر جوانە. بەداخەوە ئێمە دەبێت ئەو ڕۆشنبیرێمان بۆ دروست بێ کە زۆر ئاسایی بێ بەلامانەوە ئێمە ئەگەر گرفتێکی دەرونیمان هەبێ سەردانی دکتۆرێکی دەرونی کەین. من ئەوەی باسم کرد مەسەرەن ئەوەی بۆ نمونە ئیدارەدانی نائارامیەکان کە بەو شێوەیە مەسەرەن ئێمە ڕۆژانە وەکو باسم کرد پێویستمان بەوەیە مەسەرەن گەشت بکەین ڤیکیشن بکەین بۆ ناو سروشت و ئەم شتانە ئیلاقات و پەیوەندی کۆمەڵاتیەکان ئەو کەسانی کە خۆشتەوە سەردانیان بکەی. هەندێک جار ڕەنگە ئەمە نەتوانێت گرفتەکەمان قورستر بێ نەتوانێت حەلی بکات لەبەرەوە پێویستمان بە با بڵێن چارەسەرکارێکی دەرونی بێ کە سەردانی بکەین. ڕەنگە گرفتەکەمان پێویستی بەوە بە سەردانی چارەسەرکارێکی دەرونیکەین. هەندێک جار چەندمان ئەم چارەسەرکارە دەرونیە زۆر جار تەکنیکی لەگەڵا بەکارێنێ کۆمەڵە تەکنیکمانێ بۆ چارەسەر وەکو باسم کردەوە تەکنیکی هەناسەدانمان هەیە تەکنیکی فۆرکریسمان هەیە تەکنیکی سکرین شاشەمان هەیە CBTمان هەیە DBTمان هەیە EMDRمان هەیە هەموومانە تەکنیکی چارەسەرین. ئەو ڕێگانێک کە باست کرد جیاوازە لەگەڵ ئەو مێتۆدانی پێشتر کە باست کرد هەندێک میتۆدیان تازن مەسەلەن ئیسە EMDR بە چاوە حرەکاتی چاوە ئەمە تازەیە مەسەلەن فۆرکریستە سکرین شاشەیە مەسەلەن تەکنیکی شاشەی پێ ئەڵێن ئەمانە کۆمەڵە تەکنیکی تازن. DBTە مەسەلەن CBT ئەمە کۆنە تا ڕادەیەک کۆگنیتیڤ بیهەڤیەر سێرەپی واتە چارەسەری ڕەفتاری معریفی ڕەفتاری ئەمە یەکێکە لە چارەسەرەکان کە ئیسا دکتۆرە بەڕێزەکان بەکارهێنن لە یادەکانیانە بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە چارەسەرە. بەڵام ئەوەی کە جەنابەت باست کرد زۆر من پرسیارێکی گرنگە ئێمە دەبێت کۆمەڵکەمان هوشیارکەینەوە. زۆر تەبیعیە کەسێک کێشەی گورچیلەی هەیە کێشەی بۆ نمونە دڵی هەیە چێ سەردانی دکتۆرەکە زۆر ئاسایش بێ بەلامانەوە. ئێمە کە کاتێک گرفتێکی دەرونیمان هەیە لە وڵاتانی دەرەوەکو باست کرد حاڵەتەکە زۆر ئاسایی خەڵک هەیە بۆ ماوەیەک بێتاقەت و نیگەرانە حەزەکە و نیگەرانەی بڕێتەوە ڕەنگە ئەو تەکنیکانەشی بەکارهێنا بێ نەیتوانی بێ سەردانێکی پسپۆڕێکی دەرونیەکە بۆ ئەوی کە هەندێک جاریش مشکلەکە ئەوەیە ئێمە ڕۆژانە لە ناو ئەم وڵاتەیەین بەڕاستی حەدەس و کارەساتی ناخۆشی تێدایە و ڕاگەیاندەکانیش وەکو باسم کرد بەشێکیان هەموویان ڕەحممان پێ ناگەن لە گواستنەوەی ئەو هەواڵە ناخۆشانە و ئەو تراژیدیانە. بەڕاستی ئەمە شتێک دروستەکە پێی دەڵێن PTSD واتە پۆست ترۆماتیک سترێس دیسۆردەر واتە تەنگەشەی دوای ڕووداو. جا بەڕاستی ئەم تەنگەشەی دوای ڕووداوە ئێمە ڕۆژانە ئەگەر بە چاویش هەندێک جار ئەیبینین دەروێت تەعاتوفی لەگەڵەکەین و هەستەکەین ئێمەین لە واقعەیە. ئەمە ینی وەک وایە تۆ لە شوێنەکە بی کە ڕوئەدا ئەمە کاریگەریمان لەسەر دروستەکە لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە بەڕاستی وەکو باسم کرد ئەو کێشانەمان بۆ سەردانی دکتۆرێکی دەرونی نەکەین ڕەنگە کێشەکە قورستر بێت دوجار چارەسەرکردنی زەحمەتر بێت. زۆر باشە زۆر کاتیش پزیشکە بەڕێزەکان لێرۆ ڕێزمانێ بۆیانەوەی کە لە بواری تەندروستی و جەستەی مرۆڤ هەم ناو هەم دەریشەوە زۆر جار کە گرفتێک تەبێ لە وڵا باش ناخەوم دڵم پەلەپەلەکە یاخود
دەست لەرزینم هەیە خۆ دەڵێت تۆ سترێسێکی زۆرت هەیە یعنی ئەمە ژەگەڕێتەوە بۆ بابەتە دەرونیەکە لەگەڵ ئەم هەموو بارودۆخەی کە باڵی کێشاوە بە سەرمانە بە تایبەتی بۆ گەنجەکانمان هەندێک کەس هەیە دکتۆر ئەو نائارەمیە لە ناو خۆیان هەڵەگرێ کە پێڵین پەنگە خواتەوە دیایە زۆر کەسمان هەیە ئەو نائارامیە حەزەکە ڕۆژێک کەسێک ببینێ بۆی دەرببڕێ یان بچێتە سروشتەوە یەک هاواری گەورە بکە یان بچێتە شوێنێک بەتەنیا بۆ خۆی دابنیشێ ئەو لەگە خودی خۆیان توانێت چارەسەر بۆ خۆی دۆزیێتەوە بۆی کە دەرچێ هەندێک کەسی ئەمە پیشە خواتەوە تایە ئەم پیشە خواتەوە ئەگەر ئەمە بەردەوام بێ لەگەڵ ئەو کەسەیە تووشی نەخۆشی دەرونیە بێ و لێکەوتەکانیشی چییە؟ دەستخۆش باڵێ ئەو شەک پرسیارێکی جوانە زۆر جار ئێمە ئەگەر هاتووەکو باسم کرد ئیدارەی ئەو نائارامی و فشارانە نەدەین بۆ سەردانی دکتۆری دەرونی نەکەین هەلای خۆمان بمێنێتەوە تەبعاً لێکەوتەکانی ئەوە دەبێت بەشێکی زۆری ئەو نائارامی و فشارانی کە لەسەرێتی نەیتوانیوە دەری بڕێت نەیتوانیوە لەگەڵ کەسێک باسی بکات بێگومان ڕەنگە سەربکێشێ بۆ نەخۆشی دەرونیەکان سەرکێشێ بۆ دیپرێشن بۆ خەمۆکی سەرکێشێ بۆ قەلق دڵە ڕاوچیەکە ئەمانە ڕەنگە زووتر تووشی کەسەکە ببن و هەندێک جار لێکەوتی جسمیشی ئەوێ ینی نەکرد لێکەوتە دەرونیەکان ڕەنگە خەوی تێک بچێ خۆراکی تێک بچێ ئێمە کە باس لە مەسەرەن چارەسەری دەرونیەکەین کە کەسێک تووشی حاڵەتی ڕووداوێک ئەبێت چکە مرۆڤ جیاوازە ینی هەمومان جیاوازین ڕەنگە ئیسا ڕووداوێک ڕوو بدات ئەگەر ڕووداوێکی بوومە لەرزە بێ ڕەنگە هەمومان کاردانەوەمان یەک نەبێ بۆ ڕووداوە ڕەنگە من زۆر بترسیم ڕەنگە جەنابەت زۆر ئاسایی بێ بەلاتەوە هەڵستەوە بڵێ سوپاس بۆخوا مادەم سەلامەتم هیچ نییە بەڵام من کاریگەریەکەی لەسرم بمێنێم لەبەرەوە چونکە بۆ مرۆڤەکان جیاوازن وانە هەموو تاکەکان جیاوازن و وەبیرکردنەوەمان جیاوازە و کاردەوانەوەشمان بۆ ڕووداوەکان جیاوازە ڕەنگە وەکو باسم کرد لای هەندێکمان کێشەکە خورس بکەیت و لە هەندێکی ترمان نەخێر بە پێچەوانەوە بۆیە زۆر گرنگە ئەم کەسانی کە بۆ نمونە پەنگە خواتەوە لە ناخی خۆیانە بە دڵنیاییەوە ڕەنگە ئەگەر تۆ فریای خۆی نەکەوێ ڕەنگە وەکو باسم کرد هیچێک لە نەخۆشی دەرونیەکانی توش ببێ ڕەنگە تووشی پانیک ئەتاک بێ یان هەریچێک لەو نەخۆشی دەرونیانی کە باسمان کرد هەم دیپرێشنە ئەنیزایتیە ئەمە بەستم قەلەقە دکتۆر جیاوازی هەیە لە بینی ڕەگەزەکانە چکە زۆر جاڵێن لای خانمان کەمترین دەربڕین هەیە ئەوان زیاتر بەنگ خۆ لەوانەیە پیاوان زیاتر لە بەرەوەی بەرکەوتی دەرەوەیان هەیە تێکەڵبوونەکانیان هەیە ئەتوانن بە زۆر شت خۆیان چارەسەرکەن هیچ جیاوازیەکی هەیە خۆی ڕەنگە ئەمە بتوانین بەرە سێرج وەڵامەیتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بیستومانە بەڵێ هەندێک جار ڕەنگە خانمان زووترێکەوە نەژێر تەسیراتی ڕووداوەکانەوە بە حکمیەوەی حاڵەتە عاتفی هەڵچوونەکانیان زیاترە مەسەلەن ڕەنگە ڕوودا و حەدەسێک کە مەشهەدێک من بیبینم لە غەزا ئافرەتێک زۆرتر چکە ئەو مەسەلەکەوەی بەڕەحمترە و ڕەنگە جۆرێک لەوە بکات مەسەلەن کە هەز بکەوە مناڵەکەی خۆیت یعنی جۆرێک بیر بکاتەوە لە مناڵەکەی خۆی جۆرێک لە تەعاتوف دروستکە ئەمە بێگومان هەندێک جار وەکو ئەوەی کە ئێمە ئەیزانین بەشێکی زۆری لای ئافرەتان زیاترە ئەم حاڵەتانە ئەم حەدەسە ڕووداوانە بەڵام کەوتۆتە سەر ئەوەی نەخۆشیەکان ینی بەشێک لە نەخۆشیەکان ڕەنگە لای ئافرەت ڕێژەکەی زیاتر بێ ئەمە بەپێی ڕێسەرجەکان ئەتوانین وەڵامی ئەوە بدەینەوە کە ئایا کام نەخۆشی لای ئافرەت زیاترە کامیان لای پیاوە بەڵام بە شێوکی گشتی بۆ ئەو حەدەسە ڕوودا و نەئارامیانی کە بەهۆی ژینگە و دەوروبەرەوە زیاتر ئافرەتان تەسیرترە بن. دکتۆر لە کۆتایی گفتگۆکەمانە ڕێگەیەک هەیە جەنابەت داوا بکەی لە هاوڵاتیان بۆی کە بەتایبەت لە کۆمەلگایەک وە کۆمەلگای خۆمان کە بەداخەوە هۆکاری دەرەکی زۆرە بۆەوەی کە تاک نائارام بکە وا بکات ئەم با بڵێن هۆکارانە تا ڕادەیەک کەمتری بکاتەوە وا بکات کاریگەری زۆر لەسەر دروست نەکەسێکی لە هاوڕەکانی من بە تواتی سۆشیال میدیاکانی داخستووە ئەڵێ ئێستا زۆر باشترم ڕێگەی تر هەیە جەنابەت ئاماژەی بۆ بکەیت وڵا ئەوەی کە جەنابەت باست کرد فعلەن لەوە دەست پێکەم کە سۆشیال میدیا ئێمە دەتوانین کۆنتترۆلی بکەین لای خۆمان نەگەوە ئێمە کۆنتترۆل کا و هەموو کاتەکانمان بەرەوە بەشێکێتی بەڕاستی ئێستا چەند خەڵک مەسەلەن لە ڕێی مخدراتەوە مەسەلەن بۆ نمونە مدمین بووە تەکنۆلۆژیاش ئەتوانم بڵێم کاریگەرێکی بەقەد ئەوە ئەبێت لە هەمان کاتە مەسەلەن ئینسان دەتوانێت وەکو باسم کرد لەگەڵ خۆی تەبابێ ینی لەگەڵ خۆی دابنیشێ ئاش بێتەوە لەگەڵ خۆی قوبول کات بەو شێوەی کە هەیە بەشێکی زۆری یان واقعی و کۆمەڵگەش
قوبڵ کا بۆ شێوەی کە هەیەمە زۆر گرنگە. هەروەها دەتوانین ئێمە گەشتبین بین، دەتوانین ئێمە تەنظیمی هەڵچوونەکانی خۆمان بکەین، دەتوانین هەروەها هەڵچوونەکانمان هەڵچوونێکی پۆزەتیڤ بن، هەوڵ بدەین لەگەڵ ئەو کەسانە بگەڕین کە زیاتر وزەی ئەرێنیان هەیە، چکە بەڕاستی سەر نەخۆشی دەرونی وەکو نەخۆشیەکانی تر ئەگوازرێتەوە. گەر تۆ بەردەوام لەگەڵ کەسێکی ڕەشبین بی بە دڵنیاییەوە تۆش ڕەشبین نەبی، هەوڵ بدەین لەگەڵ ئەو کەسانە نزیک بین و دەرچوونمان هەبێ کە هەستەکەین گەشتبینن، وزەیان زۆرە و زەمان پێبەخشن، چکە بێ مرۆڤ هاوسەنگی و زەر ڕاگیر کە ئێمە هەر نەبەخشین وەرشی گرین بۆی بتوانین. زۆر جارێمە تەماشاکە ئێمە هەموو معاناتەکانی خەڵک هەر هەڵەگرین، بەردەوام خۆمان بە دوای سەرچاوی خۆشی و ئەوە وزەوەر ناگرین. ئەبێ ئەم تەوازونە ڕاگیرکەین، خۆشمان هەوڵ بدەین خۆشیمان دەستکەوە خۆشیش ببەخشین بە خەڵکی. دەستەکانە خۆش بە دکتۆر، سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوایەوەی کە ئەمما بتوانین بەو لایەنە ئەرێنیە بیر بکەینەوە، هەمیشەش پلانێکمان هەبێ بۆی کە ئەگەر لە گەورەی ماڵەکەیت بتانی ڕنگدانەوەیکی باشە هەبێ بۆ خێزانەکەت، و ئەگەر توانیشت بۆ دەرەوە و هاوڕێکانیشە هەبێ ئەمە کارێکی باشە. دووبارە سپاس بۆ سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ کورسات، دەست خۆش، سپاس بۆ.